مۆزوعی لێکجەکانەوە ئەوش لە ڕاستیان نمونەیەکی ئەرستۆیە نایە پێشەوە کە ئەویش ئەوە بوو هەندێک شتی تریژەن کە لێکدژنین بەڵام وەکو لێکجەکان وان ئەمانە باسییان نەکراوە تەبەنەوت لێرە خۆشی دەڵێ ئەوانە لێکدژنین ئەویش ئەوانە کە بە پێکاتن لە کۆمەڵێک توخمەوە پەیدا دەبن بۆ دواتریش پێکاتنەکەیان هەڵدەوەشێتەوە و دەبنەوە بە توخمە سەرەتاییەکە وەکو نمونەیەوەی کە باسمان کرد کۆمەڵە خشت دەیە تۆ شتێکی لێ دروست دەکەی دواتر هەڵی دەوەشێنیتەوە دەبێتەوە بەش بەوەی کە هەیە تەمان لەم کۆمەڵە خشتێک کە هەتە تۆ تەنها بە خشتەکانە شتە پەیان نابێ ئەو خانۆ دروست نابێ یانی ئەگەر خشتێک بە هەڕەمەکی کۆیان کەیتەوە ئەمە لەناو پێکاتنانی کۆمەڵە خشت هەراوە بە شکڵێکی ڕەمەکی بەبێ ئەوەی لە پەیوەندیەکی پێکاتەیی یابن کە شتێک پێک بێنن ئەوە چین ئەوە لە پێکاتنانی شتێک لێیان ناتوەتە هەراوە ئەمانە لە پاڵیەکان نەک لە پەیوەندیان لەگەڵێکە بەڵام کاتێک ئێمە بۆیە لێرە فۆرمێکمان پێویستە بیدەین بە خشتەکان یان خشتەکان لە ناویا بخینە پەیوەندیەوە تاوەکو ئەو شتە دروست ببێت تاوانە دەڵێ ئەم فۆرمەش دەربێنی ئەوەی کە هەیە نامێنەوە دەبێتەوە بە خشتەکان لێرە هەبوون و نەبوون هەیە لە لێک دژەکانە وتمان هەردوو شتەکە هەن بەڵام هەردوو شتەکە لە شتێکە کۆ نابنەوە ینی لە یەک شتا کۆ نابنەوە بەس لە میترا بێشێوەی و شێوەداری یەکێکیان هەر لە خۆیە هەیە و یەکێکیان نییە ینی یەکێکیان ئەویتریان نەفی ناکاتەوە یەکێکیان ناچێتە شوێنی ئەویتریان ینی یەکێک شێوە لە شوێنەکە هەیە لە شوێنەکە نییە هەیە و نییە شێوە کاتێک خشتەکان نەبوون بە خانوو شێوە وجودی نییە کاتێک کە بوون بە خانوو شێوە لە ناو خشتەکانە پیا دەبێت بەڵام بۆ ڕەش و سپیەکە وتمان ڕەش و سپی دوو شتن ینی ڕەش نییە لەگەڵ کار ئەوەی کە ڕەشە دواتر ڕەش نەبێت ینی هیچ ڕەنگێکی نەبێت کە ڕەش نەبوو ئەوە دەبێت بە ڕەنگێکی تر لە ڕەنگەکان وە دەکرێت ببێتە سپی ینی ئەم شتە دەبێ یەکێک لە لێکجەکان دایما لە خۆیە هەڵگرێ بەس ئەوی تر کە دەڵێ خشتەکان یا شێوەیان نییە شێوە وەرناگرن پێکەوە شێوەیە کۆیان ناکاتەوە یا شێوەیە کۆیان دەکاتەوە ئەم غیاب و حزورە ینی بەو شێوەیە نابێتە بنەمای لێکجەکان و لێرە شەو دەڵێن لێکدژنی تەنها هەست دەکەم بۆ ئەوە هێناویێتەوە بڵێ چۆن لێکجەکان سپی دەبێت بە ڕەش و ڕەشیش دەبێت بە سپی خشتیش دەبێت بە خانوو خانوو دەبێت بە خشت ئەرستۆ تەنها بۆ ئەوە هێناویەوە بەس دەمە لەوانەکەی تراوە بزانم مناقەشەیەکی وردێ و بابەتەمان کردکەم دوانە چ ڕەبتێک لە بینیانە هەیە ئێستا دەچینە سەر پەرەگرافێکی تر ئەم پەرەگرافەیان باسی ئەوە دەکات هەر شتێک لە پەیدابوو نابێ لە پێکات نابێ ئەوە دەبێت دێتە بوون هەر شتێکیش لە ناچوو نابێ ئەوە لە ناو دەچێت و نامێنێ ینی مۆزوعەکە پەرەگرافەکە باس لە پەیدابوون لەگەڵ لە ناوچوون دەکات جا ئەم شتانە وابەستە بە لێکجەکان زانین لێکجەکان پەیدابوون و لە ناوچوونیان چۆنەوە گەوەی کە ئەرستۆ باسی دەکات و لەوێەوە تەمان دەیەوێت پێمان بڵێ نەقدی ئەوە بکە کە لێکجەکان ئیمکان نییە بنەمای بوونی شتەکان بن ینی لێکجەکان ئیمکان نییە ئەو بنەمایە بن کە شتانێکی تریان لێوە پەیدا دەبێت بۆچی بنەمان نین چونکە بنەما شتێکی لێوە پەیدا دەبێت بەڵام ئەم شتێک کە پەیدا دەبێت بنەمای لێوە پەیدا نابێت ینی ئەم گەڕانەوەیە لە بینی بنەما و ئەو شتێک کە لە بنەما دەکەوێتەوە نییە بەڵام لە ئێمە دەزانین لێکجەکانە ئەم دەبێت بەو ئەو دەبێت بەم لە مۆزوعی خشتەکان و بیناکە ئەو دەبێت بەم و ئەویش دەگەڕێتەوە دەبێتەوە بەم بەڵام بنەماوانەیە بنەما ئەو شتە دێنێتە بوون بەبێ ئەوەی ئەو شتە بنەماکە دروست کاتەوە یعنی بنەما
شتێکی لەسەردا دەمەزرێت بەڵام ئەو شتە ناتوانێت بنەما لەسەر ئەساسی خۆی دامەزرێن یعنی گەڕانەوەکە وجودی جا ئێستا دێت باسی لێکجەکانمان بۆ دەکا و نەقدی دەکات لەوێوە کە مادام گەڕانەوە هەیە کەواتە ئێمە فعلەن کە گەڕانەوەشە بوو تۆ ناتوانانی بڵێ بنەمایە چونکە یەکسەر ئەو بازنەیەک دروست دەبێت ئەم دەبێت بەو ئەو دەبێت بەم ینی ئەمە ڕوو دەدا لە بنەما شتێکە کە کۆی کۆمەڵە شت لەسەرەوە ئەساسە پەیدا دەبن و دێنە ئاراوە با پەرەگرافەکە بخوێنمەوە و ئەوەش کە ئێستا پێشتر وتم بەشێک لە پەرەگرافەکە ڕوون دەکاتەوە گەرەوەی وتراوە هەموو ڕاست بێت لانی لەبارەی لێکجەکانەوە ئەوە هەر شتێک لە پەیدا بووندا بێت پەیدا دەبێت و هەر شتێکی ژێرنەوە لە ناوچووندا بێت لە ناو دەچێت پەیدا بوون و لە ناوچوونەکەش یان لە جەکانەوەیە یان بۆ جەکانە و ئەوانەیە کە لە نێوان جەکانداهن یا بۆ جەکان و ئەوانەیە کە لە نێوان جەکانداهن بەڵام ئەوەی بەهۆی ئەمەوە دەبێت بەوەی کە لە نێوان جەکاندایە ئەوە لە جەکانەوە دەبێت بەوان وەکو ئەوەی کە ڕەنگ لە ڕەشەوە ڕەنگ ئەو ڕەنگەی کە لە ڕەشەوە بووە بەو ڕەنگە یا لە سپیەوە بۆ بەو ڕەنگە ینی شتێککە دەبێت بە شتێکی تر یا دەبێت بە لێکجەکە یا دەبێت بەو شتانەی کە لە نێوان خۆی و لێکجەکەی هەیە وەکو ئەوەی کە ڕەش لە ڕەشێتی خۆیەوە یا دەبێت بە ڕەنگێک لە ڕەنگەکان یا دەبێت بە سپی کە لێکجەکەیەتی لەمەشەوە ئەوە بووە بە ناچاری کە هەموو ئەو شتانەی بە پەیدابوونێکی سروشتی هەن یا لێکدژن یا لە لێکجەکانەوە هاتوو ئەڵێ ئەم فکرەیە ئەم بنەمایە کە هەموو ئەوەی پەیدا دەبێت لە پەیدابوونایە دێتە بوون و هەموو ئەوەش کە لە ناوچوونایە لە ناو دەچێ و نامێنێ ئەم فکرەیە وای کردووە کە تەسەورێک لەبارەی لێکجەکانەوە دروست بێت کە ئەویش ئەوەیە یان ئەوەیە لێکجەکان ئەوەی کە هەمووی ئەوەی کە هەیە یان لە لێکجەکان کەوتوێتەوە یا لێکجە یعنی یا خۆی لێکجە یا ئەوانەیە کە لە لێکجەکان کەوتونەتەوە ئاوا تعبیری لێ دەکا ئەڵێ یان لە جەکانەوەیە یا بۆ جەکان و ئەوانەیە کە لە نێوان جەکاندا هەن یعنی پەیدابوون و لە ناوچوونەکەش یا لە جەکانەوەیە یا بۆ جەکان و ئەوانەیە کە لە نێوان جەکاندا هەن یعنی چی یا لە لێکجن یان لێکجن یا لە لێکجەکانەوە هاتوون ئەمە یانی چی سپی و ڕەش لێکجن بەڵام سوور و زەرد و ئەمانەی کە لەو بینە لە لێکجەکانەوە هاتوون کەواتە ئێمە شتانێکمان هەیە لە لێکجەکانەوە هاتوون شتانێکیشمان هەیە لێکجن ئەڵێ هەموو ئەوەی کە هەیە لە گەردونە یا لێکدژن هەر شتێک یا لێکدژە یا ئەوەیە کە لە لێکجەکانەوە پەیدا بوو کەواتە لێکجەکان بنەمای بوونی شتەکانە یعنی ئەمە دەیوێت لەوێەوە بوترێت یعنی لەو بنەمایەوە ئەمە ساغ دەکرێتەوە بۆەوەی ئەوە ساغ بکرێتەوە کە لێکجەکان بنەمای بوونی هەموو ئەوانن کە کەواتە گەر ئێمە بێت و ئێستا ما کێشەکە لە شایە شتێکی جوزی هەیە کولی کراوەتەوە بۆ نمونە دوو لێکدژمان هەیە و لێکجەکان هەندێک لە لێکجەکان نێوانیان هەیە یعنی ڕادەیان هەیە یعنی سپی دەیە لە سپیەوە کاتە بەرەو ڕەش دەڕۆی کۆمەڵە شتی تر هەیە لەو نێوانە کاتێ ئەمە دێنی بنەماکەی دەردێنی لە ڕێگەیەوە بیل لە گەردون دەکەیتەوە بیل لە هەموو ئەوە دەکەیتەوە کە هەیە چی دەڵێ ئەو شتانە هەن لە گەردونە یا خۆیان لێکدژن یا یەکێکن لە لێکجەکان یا ئەوانن کە لێکجەکان کەوتونەتەوە ئەم پەرەگرافە تەنها ئەوەندەمان پێ دەڵێت کە ئەو تەسەورەی لێکجەکانی کردو بە بنەما لەوێوە کردوونی بە بنەما
یا ئەو شتانەی هەن لێکدژن لێکدژەکان خۆیان لە هیچ شتێک نەکەوتونەتەوە کەواتە لێکدژەکان بنەمان بۆ چی بۆ ئەوانەی کە لە لێکدژەکان دەکەونەوە ئەوانش لە لێکدژەکان دەکەونەوە کامانن ئەو شتانن کە لە نێوان لێکدژەکانە کە دەڵێن دەکەونەوە کەوتمان دەکەونەوە یانی چی یانی شتێک لە شتێک کەوتووەتەوە ئەو شتێک کە لێی کەوتووەتەوە لە پێش ئەوەیە کە لە پێشەوە بوو ینی چی ینی بنەمایە بۆ هاتنەبوونی ئەمە کەواتە ئەوەی کە لە لێکدژەکان کەوتووەتەوە ئەگەر هەموو ئەوەی لە گەردوونە هەیە یا لێکدژ بن یا لە لێکدژەکان کەوتبنەوە ئەوە لێکدژەکانیان ئەوانەیان کە لێکدژن بنەمان بۆچی بنەمان بۆ ئەوانەیان کە لێکدژنین و لە لێکدژەکان کەوتونەتەوە ڕۆشنا لەکوێوە بیرکراوەتەوە لێکدژەکان مان هەن یعنی ئەوەی کە هەمووی هەیە یا لێکدژن یا ئەوەیە کە لە نێوان لێکدژەکانن ئەوانەی لە نێوان لێکدژەکانان لە لێکدژەکان کەوتونەتەوە دەبێ وا بڵێن بۆچی تا بڵێن لێکدژەکان چین بنەماکەن کەواتە ئەگەر بگەڕێنەوە سەر ئەوەی کە دەڵێ یەک هەموو ئەوەی کە هەیە لە یەک کەوتوەتەوە ئێستا دەبێ بڵێن هەموو ئەوەی کە هەیە لە دوان کەوتوەتەوە ئەو دوانەش چی لێکدژەکان تەوانەما و تەسەورەیە کە لێکدژەکان بە بنەمای بوونی هاتنەبوونی هەموو ئەوە دەزانن کە لێرە هەیە ئەڵێ هەر بەوەندە ینی بەوەندەی کە ئەم تەسەورە بەسیط و سادەیە کە لەبارەی لێکدژەکانەوە لە لێکدژەکان وەرگیراوە و هاتووە تەفسیری هەموو گەردوونی پێدەکە ئەڵێ هەر بەمەندە کە ئەمان ئەوەندەیان وتووە خەڵکێکی زۆر خەڵکێکەیە لەگەڵ ئەواندا هاوڕا دەبنەوە ینی ئەوانەی کە لێکدژەکان بە بنەما دەزانن هاوڕا دەبن لەسەر ئەوەی کە باسمان کرد ینی لەسەر ئەو تەسەورەی کە پێی وایە لێکدژەکان بنەمای شتەکان و ئێمە و تەسەورەمان لە پێشترا ڕۆشن کردەوە ئەڵێ ئەوان هەمویان توخمەکان ئەو شتانەی کە خۆیان ناویان لێناون ناویان لێناون بنەماکان بە لێکدژیان داناون توخمەکان چین وتمان توخمەکان توخمی هەر شتێکن کە شتێکیان لێ پێک دێ ئەوان دەڵێ توخمە پێگەنەرەکانی شتێک و ئەوانەی کە خۆیان ناویان لێناون بنەما ئەوانە بەچی دەزانن بە لێکدژەکان دەزانن بە معنایەکی تر ئەوان بەبێ ئەوەی بیرکەنەوە بزانن لێکدژەکان بنەمان بە لێکدژەکانیان وتووە بنەمان خۆیان ناویان وا لێناون جگەل لەوەش توخمەکانیش کە هەن یعنی توخمەکان لێکدژ نین توخمی پێگەێنەری شتێک لێکدژ نین بۆچی چونکە ئەگەر لێکدژ بن ناتوانن لەناو پێکاتیەکە کۆ ببنەوە ئەڵێ ئەوانەشیان داناوە بەچی بە لێکدژەکان وەکو چی فەرزەن ئاگر خۆی گەرمە ئاو ساردە بۆ نمونە ئاگر و ئاویان داناوە بەچی بە لێکدژ لە کاتێکە ئەوەی لێکدژە چییە ئاگر و ئاوەکە نییە گەرمی ئاگرەکە و ساردی ئاوەکەیە یعنی توخمەکانیشیان بەچی داناوە بە لێکدژەکان داناوە ئەڵێ بەبێەوەی هیچ بەڵگەکاری کیشان بۆ ئەمە کردبێت ئەمەش ئەوە نیشان دەدا ئەوانەی کە لەگەڵیاندا هاوڕان وایان بینی کە ئەوەی وتویانە لە خۆیدا ڕاستە و بەڵگەکاری ناوێت یعنی ئەوان بە جۆرێک ئەو فکریان تەرح کردووە کە لێکدژەکان بنەمان کە ئەوانەی کە هاوڕان لەگەڵیانە وا بیر دەکەنەوە بەڵگەنەویستە یعنی دەبێ ئێمە ناچاری لێکدژەکان بە بنەما دابنین تاوەکو بتوانین لە هاتنەبوونی شتەکان تێبگەین لەبەر ئەوە پێویستمان بەوە نیە بەڵگەکاری بکەین بۆ ئەوەی کە لێکدژەکان بنەمان یا بنەمانی یعنی لێکدژەکان بنەمان بەبێ هیچ بەڵگەکاریە بەبێ هیچ سەلماندنێ چونکە ئەگەر لێکدژەکان بنەمانە بن وەکو وابێتر هیچ شتێک بنەمانەوێ بۆ ئەوەی کە هەیە مادام هیچ شتێک بنەمانیە و تەنها لێکدژەکان هەن ئێمە ناچارین لێکدژەکان بە بنەما بزانین یعنی ئەمە چییە هەر قسەیەکە و کراوە ینی هیچ ئەساسێک لە وتنەکەیانە نییە ئەی ئەمانەی کە بڕوایان بەم ئەو جیاوازیەکانیان چێ یعنی ئەمانە تەمان کە دەڵێن لێکدژەکان بنەمان بە بنەما دەزانن و ئەوانش کە هاوڕان لەگەڵیانە
یعنی لەوە کە دەڵێن بنەمان هاوڕان بەڵام لە دیاریکردنی لێرجەکانە هاوڕانی یعنی چی؟ یعنی لە دیاریکردنی ئەوە کە هەموو ئەمەی کە هەیە لە کام دوو لێرجەوە هاتووەتە بوون و ئەو دوو لێرجانە چۆنن لەوێ هاوڕانی هەندێکیان بۆ نمونە پێیان وایە هەموو ئەوەی هەیە لە گەرمی و ساردیەوە هاتووە هەموو ئەوەی هەیە لە بۆ نمونە کێشکردن و دەرکردنەوە هاتووە هەموو ئەوەی کە هەیە بۆ نمونە لە چڕبوونەوە و شاشبوون هاتووە یعنی ئەو لێرجانە لێرە لە جیاوازیان هەیە تاوان هەندێکیان ئەمانەی کە هەن لە پێشترن ینی کولیترن لە هەندێکی تریان ینی هەندێک لە لێرجەکان کولیترن لە هەندێکی تریان هەندێکیشیان بۆ حس زانداون ینی بەهستەکان دەتوانین بیانزانین بۆ نمونە ئێستا تاڵی و شیرینی لێرجن تاڵی و شیرینی ئەوەدا چەشتن دەیزانین کە لێرجن بەڵام هەندێکی تریشیان هەیە بە تێگەیشتن بە عەقڵ دەتوانین دەرکێن تاوان حتمەن ئەوانەیان کە عەقلین ئەوانە کولیترن و لە پێشترن لەوانەی کە هەستێکی تاوان دەڵێ هەندێکیشیان ینی گرنگ نین ئەوەندە نین کە ئێمە وابیان بینین کە شتەکانیان لێ دەکەوێتەوە هەندێکی تریشیان گرنگن و دەکرێت فعلەن وا تەسەوور بکەین کە شتەکانیان لێکەوتێتەوە فەرزەن ئێستا نەبوون و هەبوون و نەبوون شتێکی هینە شتێکە وا تەسەوور دەکرێت دەتوانی ئاوا بیر بکەیتەوە بڵێ هەموو شتێک لە دەرەنجامی هەبوون و نەبوونەوە هاتووە یا لە دەرەنجامی زیادی و کەمیەوە هاتووە بۆ نمونە ئێستا مۆزۆی زیادی و کەمی چییە؟ فکرەیەکە ینی زیادی و کەمی لە زۆر شتا هەیە وەکو فکرەیەکی کولی لەناو عەقڵی ئەمە هەیە دەکرێت ینی گونجاوە بۆ ئەوەی وا تەسەوور بکەین کە شتەکان لە دەرەنجامی ئەوە پەیدا دەبن و ئەوە بە جیاوازان چییە لە زیاد و کەمیەوەی وەکو ئەوەی کە لەبارەی توخمەکانەوە دەوتریان توخمانە بەوە جیاوازن کە ئەلکترۆنەکانیان کەم و زیادە بۆ ئەوەی زیادی کەمی ئەلکترۆنەکانیانەوە ئەمانە ئاوا هەن کە هەن ینی هەندێک لە لێرجەکان دەکرێت وا لێیان ڕامێنین وا تەسەووریان بکەین کە بنەمان بۆ بوونی هەموو ئەوەی کە هەیە هەندێکیشیان ناکرێت ئێمە وا بیریان لێکەینەوە فەرزەن بڵێن هەرچی هەمووی ئەوەی هەیە لە تاڵی و شیرینەوە هاتووە یعنی تاڵی و شیرینی شتێکی هەستەکی و زۆر زۆر جوزئیە لەبەر ئەوە ئەوانەی کە عەقلین ئێتوە کاتێکە شتەکان دەگەڕێنیتەوە بۆ سەروی خۆیان وەکو ڕەگەزێکیان لێ دێ ینی دەبنە ڕەگەز بۆ ئەوانەی خوار خۆیان و ئەمانە دەبنە فەرعەکانیان ئەوانەی کە لە پێشترن مەبەستی لەم پۆلێن بەندیایە کە ئەوانەی کولیترن ئەمانی تر دەکەونە ژێریانەوە وەکو فەرعی خۆیان دەڵێ لە ئەوەی کە ئەمانتیایە هاوڕانی ئەوەیە هەندێکیان ئەساسی بوونی ئەوەی کە هەیە بە کۆم دوو لێکجیدانەوە کە لێکجەکان کولیتر و لە پێشترن لەوانەی کە ئەوانی تر وایاندانەوە ئەو دوو لێکجەن و دوایە وڵاندێکیشان ئەوانەیان وەرگتووە کە بۆ تێگەیشتن ئەوم نەخێندەوە بگرن ئەوان تەنها لەوەدا ناکۆکن کە هەندێکیان ئەو لێکژانەیان وەرگتووە کە لە پێشتن و هەندێکی تریان ئەوانیان وەرگتووە کە لە دواترن ئەم بۆ ڕۆشنکردنەوە کەمە ڕەتی بە ڕەگەز و جۆرەوانەوە هەیە هەندێکیشان ئەوانیان وەرگتووە کە بۆ تێگەیشتن زانراوە و هەندێکیان ئەوانیان وەرگتووە کە بۆ زانراوە ئەمەش وابزانم ڕۆشن کردەوە تاوان نمونەش دێنێتەوە کامیان بۆ زانراوە و کامیان بۆ تێگەیشتن زانراوە هەر بۆ هەندێکیان گەرمی و ساردی و هەندێکی تریان تەڕی وشکی کردووە بۆ کاری پەیدا بوون لەسەر تەڕی وشکی لەگەڵ گەرمی و ساردی چییە بۆ هەست زانراوە نەک بۆ تێگەیشتن هەندێکی تریان هەیە تاکوجووکی زاڵبوون و زاڵێتی و خۆشەویستی تاوان لە هەندێکیانە هێنا بە کورک تەرجەمە کراوە ینی نەویستن شتێکە خۆشەویستی ینی شتێک ویستن و نەویستن حەزت لە شتێکێک ئارەزووی شتێک بکەیت و نەیکەیت جا هینەکە غەلەبەدانراوە بە غەلەبەش بکراوە ینی زاڵێتی و خۆشەویستی ئەمە یەکێک لە پێسوکراتیەکان زاڵێتی و خۆشەویستی بە ئەساسی پەیدابوونی هەموو شتەکان دەزانین چونکە خۆشەویستی ئەمە هەر جەزبوتە دەکەیتەوە زاڵێتی و خۆشەویستیەکە هەر دەرکردن و کێشکردنەکەیە
خۆشەویستی شتەکان کێش دەکات و کۆیان دەکاتەوە زاڵێتی پەرتیان دەکات و جیان دەکاتەوە. ئەمانە تەبان تاکوجود چییە؟ تاکوجود دەستەکی نییە، شتێک نییە ئێمە باسەکان عینەکەین. تاکوجود فکرەیە لە ناو زەیمانە، ئێمە وەکو فکرەیەک دەیدەین بە شتەکان. ئەو دوو شتە ئەوانە جووتن و ئەوانە ژمارەکان تاکن و ژمارەکان جووتن. یعنی جووتی و تاکی ژمارەکان شتێکی زەینیە، شتێکی هەستێکی نییە. لەبەرەوە ئەمانە ئەو جۆرەن لە لێکدشکە ئێمە بە تێگەیشتن دەتوانین دەرکیان پێ بکەین نەک باسەکان. ئەڵێ هەندێکی تریانەن تاکوجووت و زاڵەتی و خۆشەویستیان کردو بۆ هۆکاری پەیدا بوون. ئەمانە شەرێکیان بەو جۆرەی کە باسکرا گیان لەوانی تریان. یعنی ئەو گروپانە کۆمەڵێک گروپی جیاجیا هەن کە هەمویان لەوە یەکن لێکجەکان بنەمای پەیدابوونی شتەکانن. ئەی لە چیا جیاوازن؟ لەوە جیاوازن هەندێکیان شتانێکی هەستەکی داناوە بەو دوو لێکجەی کە شتەکانی لێ دەکەوێتەوە، هەندێکی تریان شتانێکی زەینی داناوە کە دەبێ ئێمە دەتوانین بە تێگەیشتن بیانزانین. ئەوە و پەرەگرافەش تەواو بوو. ئێستا دوا پەرەگرافی لێکدژەکان باسەکەین. با پەرەگرافەکە بخوێنمەوە دوایەوە لەگەڵیا بڕۆین بزانین لەم پەرەگرافە چیمان بۆ ڕۆشن دەکاتەوە. ئەڵێ ئەوانەی لەبارەی بنەماکانەوە ئاوا بیریان کردوێتەوە لەلایەکەوە بۆ چوونیان یەکە و لەلایەکی تەوە جیایە. تەبەن ئەم پەرەگرافەش تەقریبەن بە شێوازێکی تر پەرەگرافەکەی پێشوو جەخ لەسەر ئەوە دەکاتەوە کە لە پەرەگرافی پێشوو توێتی کە ئەوەیە ئەوانە لە چیا یەکن، یعنی ئەوانەی کە هەمویان لێکجەکان بە بنەما دەزانن لەکوێ هاوڕان و لەکوێ جاڕان، لەکوێ ڕاکانیان جا دەبێتەوە، لەکوێ ڕاکانیان یەکە. ئەڵێ لەوێەوە کە بۆچوونەکانیان جا دەبنەوە بۆ زۆرینەی ئەوانە ئاشکرایە کە ئاگدارن بە بۆچوونەکانیان. یعنی ئێمە کاتێ دەچین بەر سوکراتیەکان دەخوێنینەوە، ئەوانەی بەر لە سوکراتەن و باسی تەبیعەیە و باسی گردوونیان کردووە کە دەخوێنینەوە، ئەوانە دەخوێنینەوە لێکجەکان کە یەکێکیان دەڵێ لە ساردی و گەرمیەوە فەرەزن شتەکان پێیا بوو، یەکێک دەڵێ لە شلبوونەوە و ڕقبوونەوە یا چڕبوون و خاوبوونەوەی ئەو شتەوە شەکان هاتووە، یا یەکێکیان دەڵێ لە تاکوجووتەوە، هەموو شتێک تاکوجووتە لە تاکوجووتەوە هاتووە، یا هەر شتێک لەمانە کە دەیخوێنینەوە دەزانین بۆ خوێنەرێکە بە ئیتیمامەوە گرنگی بەوە دەدا دەزانێ جیاوازی نێوان ئەمانەی کە ئاوا دەڵێن تەنها لەوایە کە لێکجەکان لەلایەن لای بڕێکیان هەستەکی و لای بڕێکیان هەستەکی نین، بەڵام لەوە هەمویان هاوڕان کە چییە؟ لێکجەکان بنەمان بۆ پەیدابوونی بوونەوەرەکان. ئەڵێ بەڵام لەوێەوە کە بۆچوونەکەیان یەکە ئەوە لەوەوەیە کە بەڵگە و پێوانەکاریەکانیان یەکە و لێکجەکانیان لە هەمان پلە داناوە بە شێوەیە کە هەندێکیان لە خۆگرن و هەندێکی تریان لە خۆی گیراوە. طبعا ئەم مەوزوعی لە خۆگر و لە خۆی گیراوە بڕە ئشکالی تایە، یعنی خۆی لێکجەکان هەردووکیان مادام بابەت هەیە لە خۆی گیراون، یعنی ئەوانن کە شتێکی تر لە خۆی گرتوون نەک لە خۆگرن. بەڵام کاتی ئەگەر هاتوو ئێمە باسی خشتەکان و بیناکەمان کرد و بیناکە بە شتێک بینیمان کە شتێکی تایە و ئەو شتە لێکجە لەگەڵەوەی کە خشتەکان تایەتی، ئەو کاتە ئێمە دەتوانین باسی چی بکەین؟ باسی لە خۆ ئەوانەی لە خۆ دەگرن و ئەوانش لە خۆی گیراون. بۆ نمونە خشتەکان کە شێوەیەک پەیدا دەکەن و دەبنەخان و ئەو خشتەکان چین لەو کاتە لە خۆی گیراوەکەن، ئەوانن کە لە خۆی گیراون، بەڵام شێوەکە چییە؟ لە خۆگرەکەی. ئەو کاتە خشتەکان شێوەکە لە خۆی گرتوون، بەڵام ئەمە من نازانم ینی چ ڕەبتێکی بە مۆزوعی لێکجەکانەوە هەیە. ینی ئەڵێ ئەوان یەکێک لەو شتانەی کە ینی ئەو لای هەمویان یەکە ئەوەیە کە ئەوان هەندێکیان بە لە خۆگیرا و داناون، هەندێکیان بە لە خۆگر. یعنی ئایا دوو لێکجەکە هەردووکیان ئەوانن کە شتەکان لە خۆیان دەگرن، شتانێکی تر لە خۆ دەگرن، یا دوو لێکجەکە ئەوانن کە شتێک لە خۆیان دەگرێت؟ ئەڵێ لەو شوێنەوە یەکن کە پێیان وایە لێکجەکان هەندێکیان لە خۆی گیراون
هەندێکیان لەخواگرن هەڵێوان لەمەدا هەڵا بەڵام ئەوەی تێدا جیاوازن ئەوەیە کە هەندێک لەوان هیچ نین و هەندێکیان زۆر گرنگن یان وەک ئەوەی پێشتر باسکرا هەندێکیان بۆ تێگەیشتن زانراوە و هەندێکیان بۆ زانراون ئەوەی هەمەکیە بۆ تێگەیشتن زانراوە و ئەوەیان بەشەکیە بۆ زانراوە چونکە تێگەیشتن بۆ هەمەکیەکان و هەستیش بۆ بەشەکیەکان کانە تێگەیشتن بۆ هەمەکیەکانە هەستیش بۆ بەشێکەکانە نمونی ئەمەش ئەوەیە گەورە و بچووک لە تێگەیشتندا دەزانرێت و شاش و شڕیش لە هەستدا دەزانرێت یعنی کە ئێمە باسی گەورە و بچووک دەکەین ئەمە فکرەیەکی زەینیە یعنی گەورە و بچووک لە شت خۆیان نیە شتێک خۆی بەتەنیا نە گەورەیە نە بچووکە ئەوەی کە گەورەی و بچووکی دیاری دەکات ئێمەی یعنی تێگەیشتنی ئێمە فکرەیەکە ئێمە دەیبڕین بەسەر شتەکانە لە دەرەنجامی بەراوردکردنی دووشتەوە کە بەراوردمان کرد ئێمە دەڵێن ئەو شتە بچووکە یا ئەو شتە گەورەیە لە کاتێککە ئەم شتە دایما بچووکە بەچی بە پێوانە بە شتێکی تر بچووکە نەک لە خۆیان بچووکە هیچ شتێک لە خۆیان نە بچووکە نە گەورەیە بچووک و گەورەی بیرکردنەوەی ئێمە دروستی دەکات لە دەرەنجامی ئەوەی کە بەراوردێک دروست دەکات لە بینی شتێک دوو شت یا زیاتر ئەوەنا وەک خۆی فەرەزەن دەنکە گەنمێک بچووکتر نییە ینی بچووکتر نییە بچووک نییە وەک بچووک خۆی بچووک بێت بۆچی چونکە ئەگەر خۆی بچووک بێت ئەو کاتە شتێکی تر بچووکتر هەیە لەو ئەم بەنسبەت ئەو شتەوە چییە گەورەیە ئەگەر بشڵێن گەورەیە بەنسبەت ئەوە بڵێن ئەمە گەورەیە ئەوە شتێکی تریش هەیە کە بەنسبەت ئەمەوە چییە ئەم بچووکە بەنسبەتیەوە کەواتە ئەم شتە لە یەک کاتە هەم گەورەشە و ئەم بچووکیشە ئەمەش ناکرێت لە یەک کاتە گەورەش بێت و بچووکیش بێت بۆیە لێرەوە مەوزوعی بچووکی و گەورەی دەبێتە شتێک کە لە تێگەیشتنی ئێمە هەیە نەک لە شتەکان خۆیانە تێگەیشتنی ئێمە یعنی بۆ ئەوەی ئێمە شتەکان دیاریکەین خۆمان دیاریانکەین ئەوانەوان لەناو خۆیانە ئەو دیاریکردنیان نییە ئێمە چی دەکەین ئێمە باس لە گەورەی و بچووکی دەکەین بیل لە گەورەی و بچووکی دەکەین بەڵام بۆ مۆزۆی شاشی و چڕی ئەمە چییە ئەویان شتێکی هەستەکیە تۆ دەست بە لەمس دەزانی چی شاشە و چی چڕەیە بە چاو دەزانی چی ڕوونە و چی پەیتە ینی شتێک پەیت بووەتەوە خەز بووەتەوە یاوەکو شتێک ڕوونە و پەیت نیە ئەمە لەبارەی لێکجەکانەوە تەبەن ئاخر دیاری ئەمە یاڵێ دەبێ بە پێی بۆ چوونی ئەمانە بێت وا دەردەکەوێت کە دەبێت بنەماکان لێکجەکانەوە بەڵام تەبەن خۆشی نەقدێکی باشی کردوون کە بنەماکان لێکجەکان نین بەڵام دەڵێ بەپی ئەوەی کە ئەوان دێڵێن ئەوە لێکجەکان بنەمان ئەمە کۆتایی لێکجەکان بوو وانەکەی تر بە بەشی شەشەم دەست پێ دەکەین کە لەبارەی ئەوەیە بنەماکان دوانن یاسیانن تەبەن کاتێک کە دەڵێن لێکجەکان بنەماکاننەوە دوو بنەمامانەیە بەڵام لەم باسەی دواییە ئەو باس لەوە دەکا ئایا ئیمکان هەیە دوو دانەبن یان ناکرێت دوو دانەبن ئایا ئیمکان هەیە دوو دانەبن و لێکجەکان بن یا ئیمکان نییە دوو دانەبن و دەبێت سێ دانەبن و یەکێکیان لێکجەکان نەبێ یا هەر ئیمکان نییە ئەسڵەن لێکجەکان بنەما بن